سلام علیکم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی نوێ بەرنامە سفر ژیری ژیرتان لەگەڵا زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریکردن لەو بەرنامەیەش تکا دەکەم دگمێ لایک سبسکرایب لە بیر نەکەم تاکە ڕێگایە بە پشتگیریکردنە ڤیدیۆیەکانم هەفتەی ڕابردوو نەگەیشتە 10,000 لایک باشکم بزین ئەو هەفتەی دەگەینە 10,000 لایک هەست دەکەمەوە هیوایەتەم بەجێبینن نازانم ناگەینە 10,000 لایکی تکا دەکەم دگمێ لایک لە بیر نەکەن کۆمەڵ بابەتێکی زۆرمان هەیە ئەوڕۆ خزمەتتان دەکەمە بواری ڤیدیۆ گەیم با یەکسەر دەست پێ بکەین بێگومان وەکو هەفتەکان ڕابردوو با بەو یاریان دەست بکەین کە لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە گەورەترین و خۆشترین و جوانترین یاریش کە لەو هەفتەیە بەردەست دەبی کە یەکێکە لە یاریە دڵخوازەکانی من لە ماوەی یەک ساڵی ڕابردوو چاوەڕوانیم دەکرد یاری کینا بریج ئۆف سپیرتە یەکێکە لە یاری هەرە قەشەنگەکان یاری کینا بریج ئۆف سپیرتس لە 21 منۆ واتە لەو هەفتەیە بەردەست دەبی لە بۆ گەیمەرانی پلیستیشن 4 پلیستیشن 5 وەروەها PC بەداخەوە لە سێکس بۆکس بەردەست نییە و نازانم کەی لە داهاتوو بەردەست دەبی یاخودنا تاوەکوێستا دەڵێن ئەکسکلوسیڤە بە بۆ پلیستیشن و وەروەها PC یاری کینا بریج ئۆف سپیرتس یاریی زۆر قەشەنگە هەتا بڵی نازدار و جوان دیارە یاریی تاڵ چیرۆچیە نرخی $40 لەسەر پلیستیشن من لەسەر پلیستیشن 5 پری ئۆردەرم کردیە و باڵێ نیشتان پێ دەماڕیان لەو هەفتەیە هەموو پارتەکانی یاریەکە بە لایڤ ستریم لەگەڵتان دەبم بۆتانی دەگوازمەوە بۆتانی دەکەمەوە کوردی ئینشاءالله تکۆ یاریام زۆر چاوەڕوانی دەکەم وەکو مەسەن زۆر بە یاریەکانی دیکەم تاق کردەوە بۆ منە دێتلوپشم تاق کردەوە لە هەفتەی ڕابردوو 12 منتم تاق کردەوە بەڵام حەزم نەدەکرد لایڤ ستریمیان لەسەر بکەم لەبەرەوە یاریانە تایبەت تۆزە ئەوەی کە بەتەنیا بیکەم تاوەکو بەتەواو تی بگەم بەڵام کینا دەمەوازمونە بێکەوە ببڕێن یاریەکە تۆ وەکو کارکتەری یاری دەکەی ناوی کینایە تۆ دەبی بیڵدەچی تیمەکی بکەی واتە چەند تیمێکی لە بە خۆت پەیدا بکەی کە چەند زۆرە ئاژەڵەکە بە ناوی ڕۆت کۆیان دەکەیتەوە دیکە چۆن دەڵێ هاوپەیمانی خۆت لە ڕێگەی ئەوانەوە ئەبیڵەتی نوێ توانای نوێ وەردەگری واتە سەیر و سەمەرە وەردەگری تاوەکو لە ناو لۆکیشنی شوێنەکەی خۆت بەکاری بینێتژی ئەو دژمنانی تووشی دەبی وەروە یاریەکە ئەکسپلۆریش تێدا واتە گەشت و گەڕانی تێدا دەتوانێت ناو شوێنەکان بسوڕێتەوە هەندێک گوندی سەرنجڕاشێش هەیە بچێت لایەن وەروەها یارمەتی ئەو خەڵکانە بدەیت کە دەمرن یارمەتیان بدەی بگەنە شوێنی ڕۆحەکانیان بگوازیەوە وەروەها شێوازی شەڕکردنەکەشیم زۆر بڵ بە کامێرە کەسی سێمە تۆ وەکو کینا تۆ گۆچانێک لە دەستە کە زۆر پاوەری پێدەکری و چەندین پاوەری کەشت هەیە شەڵکی سەرنجڕاکیش دێ وەرە گرافیکی یاریەکەی زۆر قەشەنگە ستایلێکی کارتونی زۆر ناوازەی وەکو فیلمێکی پیکسار دیارە کە زۆر سەرنجڕاکێشە زۆر هیوان بەرزە هیوادارم یارێکی زۆر ناوازە دەرچی تاوەکو ڕیکۆردی و ڤیدیۆ دەکەم کە ڕۆژی دووشەممەیە 20 مانگە تاوەکەسە نازانین ریڤیو و یاریە چۆنە چەندی پێدراوە لەدا بەڵام بۆ هەفتەی داهاتوو ئینشاءالله هەم یاریەکە تاوا دەکەم و هەم ریڤیوی خەڵکیشتان پێ دەڵێم کە چەندی هەیە لەدا ئەو هەفتەیە چاوەڕوانی ئەو یاریە بن ئینشاءالله بۆ گەیمەرانی PC لەو هەفتەیە یاریی نوێ بڵاو دەکرێتەوە بە ناوی شێلتر یاری شێلتر 2 یاریی ریسۆرس گاذرینگ واتە کۆکردنەوەی شتومەکە گەنجینەیە بووە بە شێوەیەکی استراتیژی RPG سرڤایڤڵ واتە یاریەکە استراتیژیە تۆ کامێرە لایە کارکتەرەکان نیشان دە تۆ ناتوانانی تەحکومی ڕاستەخووی کارکتەرەکان بکەی بەڵکو دەڵێ بۆ کارکتەری بڕۆ فلان شوێنەوە بستە فلان شوێن بەو شێوازەیە و RPGشە دەتوانی بەردەوام دەستکاری ئەو شوێنە بکەیت کە تۆ تێیدا دەمینیتەوە یاخود کارکتەرەکانی خۆتیان ماڵی دروستی دەکەی ئەو شوێنی دروستی دەکەیت دەتوانین بەردەوام ئەپدەیتی بکەیت ئەوە سرڤایڤڵە مانەوە لە ژیانیشە لە جیهانێک کەەوە زۆمبیەکە دایپۆشیوە تقریبا وەکو یاریی فاڵاوت شێلتەرە بەڵام بە ستایلێکی مانەوە لە ژیانی زۆمبی ژیان پێش ینی زۆمبی لە ناو دنیاەکە بڵاوێت تقریبا فاڵاوتیش دوایە بەڵام ئەو پەیوەندی بە تەقینەوەی بۆمبی ئەتۆمی ئەوشتانەوە نییە لێ باسی ئەو یاریشم کرد هاوڕێیان چکە یاری استراتیژی RPG سرڤایڤڵ لە کوردستان زۆر لاوازە و ئەنگۆ زۆر جایش گلەی دەکەن کەم باسی یاری جیاواز ناکەم بەڵکو وە نییە من هەموو هەفتە باسی یاری جیاوازم کردێ لە بەرنامە لەوانەیە یاریەکان تاقی نەکەمەوە بەڵام ئیشی من نییە گەیم پلی بەردەوام من تەنیا و یاریان دەکەم لە گەیم پلی کە حەزم لێیانە یاخود کاتم هەبی لەبێت کاتێکی زۆرم نییە بەڵام لە ڕێگەی بەرنامە سفر ژیرە هەفتە یاری جیاوازتان پێی نیشان دەدەم و ئاشناتان دەکەم ئەو یاریش لە بۆ گەیمەرانی PC زۆر نازە دیارە ئەگەر یاری لە گەیم پاسی بەردەزە بە بڕای من زۆر باش دەبوو یان نەخنوزارێک بەردەزە بە خۆڕای چکە بەڕاستی باوەڕ ناکەم کەس بچی $25 بۆ یاری بدەجارێ چکە بە شێوەی early access بڵاو دەکرێتەوە تەنیا لەسەر ستیم بەردەست دەبێتەوە یاریی دیکە کە یاریی کۆنە دووبارە نۆژەن کرایتەوە یاخود ڕیمەی کرایتەوە بە گرافیکەکی زۆر سەرنجڕاکێش و یەکێکە لە یارانی کە لە ژیانمدا نەمکردی بەڵام سەرنجی ڕاکێشێمە ئەنجامی بدەم بەڵام ناشمێ پارێکی زۆری پێ بدەم بەکو چاوەڕێ دەکەم تاوەکو نرخی یاریەکە بتە $15 ئینزانزایم بدەم یاری دیابلۆ 2 Resurrected ئەو یاریە لە ساڵی 2000 بڵاو کرایەوە لەسەر کۆنسڵەکانی پێشوو وەرە کۆنسڵەکانی سەش بەردەستان بەشی دومی یاری دیابلۆیان
یاریەکەیان ریمێکریتەوە بەنای دیابلو 2 ریزرکتد کە ئەوەشیان یارێکی کۆمپانیای بلیزەردە یارێکی هاکن سلاشە ڕۆڵ پلەینگە بە شێوەی ئەکشنیش ئەو زۆرە ستایلانە بەو شێوازە ناو دەنرێن پێیان دەوترێ ئەکشن ڕۆڵ پلەینگ و هاکن سلاشیشە چیرۆکەکەی دەڵێن زۆر سەرنجڕاکێشە تەنانەت دەتوانین بڵێن دیابلۆیەکێکە لە بەرامبارترین یاری هاکن سلاشەکان لە مێژوودا گەیمەرێکی زۆر ئاشنای یارینە بەڵام گەیمەرێکی زۆر لە کوردستان نەیکردێ بە خۆشم و تاوکەستان نەمکردیان حەز دەکەم ئەنجامی بدەم و بەڵام نامێن بە تەواوەتی بە نرخی تەواو بیکڕم چاوەڕێ دەکەم بەشکوم سعرەکەی بێتە خوارە ئینجامی بدەم کە بەڕاستی پێم وانیە ئەو نرخی کە دانرایە هەموو ئەو گەیمەرانی کە یاریەکەیان نەکردێت تاوەکوێستا بیکڕن یارێکی زۆر سەرنجڕاکێش بە ناوی مێریڤڵ داینستی لەو هەفتەیە ترایلەرێکیم لێبینی کە پێم سەیر واگەداری و یاری نیمە تەنیا لەسەر پیسی بە شێوەی ئێرلی ئاکسس لە ستیم بڵاو دەکرێتەوە تەناتە کۆنسۆڵەکان مێریڤڵ داینستی یاریەکی ڕاوکردنە مانەوە لە ژیانە وەروەها دروستکردن و گەورەکردنی منتیقەکەی خۆتە یاخۆ شوێنەکەی خۆتە وەروەها دەتوانی ئەو خەڵکەی دەوروبەرتە ئینتراکتیان لەگەڵ بکەی قسەیان لەگەڵ بکەی شتومەتیان لێ بکڕی شتیان بۆ پێ بفرۆشی شوێنەکەی خۆت بەردەوام بەسکاری بکەی گرافیکەکەی سەرنجڕاکێش دیارە بەڵام پێم سەیرە کەوا بە ئێرلی ئاکسس بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی پێم وایە ئەو جۆرە یاریانە لە کۆنسۆڵەکان پرایس یاخود بەشەی تاوا بڵاو بکرێتەوە ترێدری سەرنجڕاکێشی لەوانێ باشتر بەڵام دوای تەماشام کرد سەیرم کرد ستودیۆکەیان دیڤلۆپەرەکەیان بنای ڕێندری بنای ڕێندەر کوب ستودیۆکی زۆر گەورە نییە بزانم چەند کەسێکی تێدایەوە ستودیۆکی زەبەلەح نییە و لە ستیمی بە ڤێری پۆزیتیڤ ریڤیو کرایەوە نزیکەی 15,000 کەس بە ڤێری پۆزیتیڤ ریڤیویان کردواتە زۆر باشیان پێدایە نایب نا بەڵام زۆر باش بڕیارە لەو هەفتەی ئەو یاریش لەسەر پیسی بەتەنیا بڵاو بکرێتەوە هاوڕێن وەرزی چوارەمی یاری سی ئۆف ثیڤز لەو هەفتەیە بەردەست دەبی بۆ گەیمەرانی پیسی وەروای ئەکسبۆکس تەنیا یەک ترێلەری لێ بڵاو کرێتەوە کوێستا ئەوەندە ئێمە لێ تێگەیشتم چیرۆکێکی نوێ لە بۆ ژێر ئاوەکەی زیاد دەکا و چەند چاڵنج و چەند تایبەتمەندێکی ناو دنیای سی ئۆف ثیڤز زیاد دەکا گەیمەران بتوانن بێکەوە بەشێوی ئۆنلاین بچن ئەنجام بدەن تاوە کەس سی ئۆف ثیڤز وەکو خۆم نەکردێ بۆ ناتوانم زۆر قسە لەسەر بکەم بەڵام بۆ کەسانی کە یاریەکەیان کردیان لەو هەفتەیە وەرزی نوێ بەخۆڕایی بەردەست دەبیت سیزنێکی نوێ کە سیزنی چوارەمە لە سیزنی ڕابردوو زۆر سەرکەوتو بوو کە بەنای ئەپایرەت لایفی بوو باسی ژیانی جاکس پاڕۆی دەکرد لە ناو دنیای سی ئۆف ثیڤز زۆر سەرکەوتو بوو بۆیش وەرزی چوارەمیش پێشبین دەکەم لە سەرکەوتنەکانی بەردەوام بین یەکێ لە یاری هەرە گەورەکان کە لەو هەفتەیە بەردەست دەبی یاخۆ دەتوانین بڵێن ڤێرژنێکی نوێ یاریەکە بەردەست دەبێت کە یاریش تەواو نوێ نییە بە ناوی دێث ستراندینگ دایرەکتەر کەتە هەرچەندە کۆجیماوتی دایرەکتەر کەت لێرە هیچ مانایەکی گەورەی نادا واتە ئەو شتە نوێیانەی کە زیادیان کردیە نەک پێشتر هەبوو بی بڕابیت کە دایرەکتەر کەت بۆ مانای دێک کە کاتێک یاریەکە بڵاو کرێەوە زۆرشتی لە خۆ دەگرت بەڵام کەتیان کردیان بەڵام دەرهێنەرەکە دواتر دێوی بڵاویان کاتەوە بەڵکو لە دوای تەوابوون یاریەکە لە 2019 بوو 8 بوو 19 بوو دەسترانینگ ئێستا بابەتی نوێیان لە بوو زیاد کردی وەروە گرافیکەکەشیان بەرز کردەوە لە بۆ 4K 60 فریم لەسەر PS5 وەروە فیدڵەتیشیان بەرز کردەوە گرافیکی پیکسل شتیشیان بەرز کردیتەوە هەندێک کۆنتێنتی نوێ تێدایە وهەندێک چاڵنجی نوێ تێدایە وهەندێک چیرۆکی نوێژ لە خۆ دەگرین من یاریەکەم نمایە پێشتر بە دیسک هەم بوو دیسکەکەم لە لای خۆم نییە یاخود نەمایە حەز دەکەم دووبارە بیکڕمەوە بەڵام نرخەکەی $50 لەبەرەوەی ئەو هەفتەیەکی نامکڕیە نامێ لێک هەفتە دوو یاری بکڕم دەمەوێت بۆ هەفتەی داهاتوو ئینشاڵڵا ئەو یاریش دووبارە تاقی دەکەم زۆر حەز دەکەم بچمەوە ناو دنیای دێث ستراندینگ دووبارە تەواوی یاریەکە ببڕمەوە و بابەتە نوێیەکانیش ئەنجام بدەم کە زۆر سەرنجڕاکێشە و یاری لەوانەیە زۆربەتان بەدڵتان نەبووی لەوانەیە زۆربەتان هەنەشتان کردبی ئەو کەسانی کە دەیکەن لە تام یاریەکە ئینشاءڵڵا تێدەگەن وەروە ببتە بەشێک لەو شتانێک لە ژەندان ئەنجامداندا یارێکی گەورەی دیگەش لەو هەفتەیە بەردەست دەبی بەناوی لۆست جەجمنتە کە بەشی دووەمی یاری جەجمنتە وەروەها سپینۆفێکە لە ناو دنیای یاکوزا واتە بەشەکە لە ناو دنیای یاکوزا بەڵام چیرۆکێکی تایبەت بەخۆی هەیە باسی پۆلیسی دەکا بزارە یاریەکانی یاکوزا بۆی ناسرایە کە تۆ ڕۆڵی چۆن دەڵێ مافیاک دەجێڕی لە ناو شاری تۆکیۆ سوڕێەوە لە خەڵکی دەدەی ئەو جارە ڕۆڵی پۆلیسێک دەجێڕی دەچی لە مافیەکان دەدەی واتە لێدانی هەرتێدای بەڵام جارە لە ڕێگەی پۆلیسەوەیە ریڤیوەکان لە بەو یاری لە مێتاکریتیک 84% هەیە کە زۆر باشە واتە یاریشی نایاب نییە بەڵام زۆر باشە IGN 7 لە 10 پێدایە کاوەژ نمرەیەکی باشە یاریەکە لەسەر PlayStation 4 PlayStation 5 Xbox Series و لەگەڵ Xbox One بەردەست دەبیتن پێم سەیرە و یاری سەرتاسە پیسی بڵاو ناکرێتەوە یاریی فایتینگە واتە شەڕکردنە ئەکشن ئەدڤێنچەرە چڕۆکی سەرنجڕاکێشە لەلایەن سێگاوە بڵاو دەکرێتەوە بێگومان یاریەکە تەنیا سینگل پلەیەریشە یارێکی وەکوتم لە ناو دنیای یاکوزایە
کاراکتەرەکانی یاکوزای لەوانەیە جارجارە بیان بیری بەڵام کاراکتەرەکەمان هەر درێژە پێدەری یاری جەجمنتە بەڵام بۆ کەسانی کە یاریەکانی یاکوزایان هەر نەکردی یاخود یاری ڕابردووی جەجمنتیان نەکردیە ئەو یاری هەر دەستپێکەکی باش دەبی لە بویان واتە زۆر خۆی ناگری بە یاریەکانی دیکە چیرۆکەی تەواو نوێ هەیە بۆ کەسانێک کە وەکو من نە یاکوزای کردیە نە جەجمنتی کردیە لە لۆز جەجمنتی دەست پێ بکەم لەوانەیە چیرۆکی بەتەواو تێبگەم من خۆمە یاری ناکڕم بۆ جارێژ ناشیکەم کە یاریەکانی یاکوزام نەکردیە و من حەز دەکەم ئەو جۆرە یاریانە هەموو چیرۆکی شارەزا وارچ لە پێویست ناکە بەڵام حەز دەکەم هەموو شارەزا مینجە یاریش لە بابەتە بکەم ئۆکێ ئەوڕێن ئەوە زۆربەی ئەو یاریانە بوو لە هەفتەیە کە بڵاو دەکرێن دەبێت لە کۆمنتی بنووسن کامە لەو یارانە حەز دەکەن بیکڕن یاخود ئەنجامی بدەن یان کڕیتوانە یان بەتەمانە بیکڕن یان حەز دەکەیت تەنیا لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن لە دوای چەندین ساڵ نازانم چەند ساڵی بەسەدا چوە بەڵام یاریشی نوێی ئاوتکاستمانەیە هاوڕێن پێشتر یاریی ئاوتکاستەکەیان ریمیک کردەوە بزانام ڤێژنی 1990ەکە بوو ریمیکیان کردەوە 2017 بوو 16 بوو بەڵام ئێستا بەشی دۆم یاری ئاوتکاستمان هەیە نەک ئاوتلاست ئاوتکاست یاریەکی کامێرەکەسی سێماوەتە ثێرد پێرسنە گەڕانە ناو دنیایەکی گەورە و زەبەلا هەساری گەورە و تۆ لەناو دنیای لەناو هەسارەیەکی بەناوی ئەدێڵفا یارمەتی ئەو خەڵکەی ئەو ناوچەی بدەی کە بەناوی تاالانسن لە ژێر ئەو هەڕەشانەی کە چەندین ڕۆبۆتە یاخود حکوومەتی دەستکردی ئەلکترۆنیە دەیەوێ ئەو هەسارەی لە ناو بەتەقریبا چیرۆکی وەکو ئانثەمە بەڵام لە هەمان شێوەش وەکو ئانثەمیش نییە چیرۆکەی زۆر سەرنجڕاکێش نییە بەڕای من کە زۆر چیرۆکانە زۆرم بەڵام گرافیکەکەی زۆر پێجوانە ئەوەن دە گەیمپڵێ و ترێلە سینەماتیکانەی کە بڵاو کرێنەوە زۆر سەرنجڕاکێش بێگومان یاریەکە لەلایەن کۆمپانیای THQ نۆردیک بەرهەمدێک کە لەو هەفتەی کۆنفرانسێکیان ئەنجامدا چەند یاریەکیان ئاشکرا کرد کۆنفرانسی یاخود دەتوانین بڵێن دێم ساڵەی دامەزرانی THQ نۆردیکە بۆش ئەو یاریان لەو کۆنفرانسە ئاشکرا کرد تاوە کەستا نازانین کە یاریکە بڵاو دەکرێتەوە بەڵام ئەوە دەزانین یاریەکە لە بۆ PlayStation 4 و Xbox One نایە تەنیا لە بۆ PlayStation 5 و Xbox Series و PC لە دەڵێن بە ماوەیەکی نزیک بڵاو دەکرێت من پێم وایە لە کۆتایی ناوڕاستی 2022 دەبێت هەر لە کۆنفرانسەکەی THQ نۆردیکی یاریەکی نوێی Destroy All Humans ئاشکرا کرا بە ناوی پێپ ڕۆبدە کە ناوەکی سەیری هەیە بەڵام Destroy All Humans ئەگەر بەشی ڕابردووی یاریەکەتان نەکردیە تکا دەکەم لە گەیم پاسی بەردەستە لەسەر PlayStation بەردەستە لە پیسیش بەردەستە تاقی بکەنەوە یاریی زۆر چێژ بەخشە ئامن کاتی خۆی لە PlayStation 2 بەشی یەکەم کردبوو بەشی دووەم نەکردی بەڵام بەشی یەکەم کردبوو و کاتێک لە چەند ساڵی ڕابردوو بەشی یەکەمیان دووبارە ریمیک کردەوە دووبارە ئەنجام داوە تۆ وەکو کەشتیوانێکی ئاسمانی ئێلیەنی وەتە بوونەوەرێکی ئاسمانی سەرگەورەی لە ئاسمانەوە دێ خوارەوە هێرش دەکەی سە مرۆڤایەتی عەقڵی مرۆڤەکان دەتوانن بڵێن بخۆ دەخۆی یاخود دەبەی تاوەکو هێزیوانت بەدەستکەویتن لەوان زیرەکتر بی وە چەند مشنێک و ئەرکێک تێ ئەنجامی دیریتان سپۆیل ناکەم بەشی دووەمی هەماشتە بەڵام بە گەورەتر و فراوانتر و چەندی شاری جیاوازی جیهانی تێدایە تقریبان زۆر ئەوجارە دەستە رووسای لە زیاتی ئەمریکای بەشی یەکەم لە ئەمریکای بۆ زارستە رووسای پەیوەندی بێژێتی سۆڤێت و ئەمریکا و سیخوڕیکردنی وڵاتان و دەنجی سارد ئەو شتانە هێزۆشتی سەرنجاشتیدەوە یاریەکە زۆر فۆنە چەک واستیحەکانی زۆر خۆشن کۆمیدیە و کاراکتەرەکەش کاریزمایکی زۆر جوانی هەیە تا ئێستا نازانین کەی بەشی دووەمی بڵاو دەکرێتەوە کە بە ناوی ریپرۆبدا بەڵام دەڵێن کەمینگ سونە تەنیا لەسەر PlayStation 5 و Xbox Series وەروە PC بڵاو دەکرێتەوە یاریەکە ریمیکی بەشی دووەم دەبی هەندێک شتیان دەستکاری کردین بەڵام هەر ریمیکە بەشی دووی کاتی خۆی لە PlayStation 2 بڵاو کرێ خۆشەویستانم یاری Battlefield 2042 دواخرە بۆ مانجی 11 واتە 19 ئێستا بڵاو دەکرێتەوە نەک مانجیدا پێشتر بڕیار و مانجیدا بڵاو کردەوە بەڵام یاریەکە لەلایەن دایسەوە دواخرە لە بۆ مانجی 11 هۆکارەکەشی ئەوە بوو دایز لە ئینتەرنێت بڵاو کردەوەکەوە بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی ناتوانن لە کاتی پێویست یاریەکە پاک بکەنەوە کێشە بەگەکانی چارەسەر بکەن و دەیانەوە یاریێکی پرفکت بڵاوکەنەوە کە Battlefield 2 ساڵ یاخود 3 ساڵ جارێک یاریشنی بڵاو دەکەنەوە کە Call of Duty هەموو ساڵێک بۆی دەیانەوە کاتێکی زیاتر بخۆیان ترخام بکەن وەروە کێشەی ئەوەشی هەیە یاریەکە تا کەستنیا سێ ترێلرمان لێ بینیوە لەگەڵ کورتە فیلمێک بەناوی Battlefield Exodus گەیمپلەیەکمان بینی ترێلر سینەماییان بینی وەروە ترێلرێکمان بینی لەسەر پۆرتاڵی پێم وایە مارکتینگێکی گەورە لە بۆ یاریەکەی کرا کاتە کە ترێلەکان بڵاو کرێت بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێکی دیکە لەسەر نازانین و زانیاری زۆر کەمی لەسەر بڵاو دەکاتەوە دایس پێم وایە پێویستە ترێلری زیاتر ببینین وەروە زانیاری زیاتر لەسەر مۆدەکان هەرچەندە دایس دەڵێ مۆدێکی یەکجار زۆر بەردەست دەکەن لە ڕۆژی یەکەم و بەردەوامیش ئەپدەیتی دەکەنەوە بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵ بە بەردەوامیشتی نوێ لە بۆ زیاد دەکات Battlefield 2042 یەکێکە لە یاری سازشەکانی ئەو ساڵ من و خۆم زۆر چاڕوانی دەکەم دەمێ ڕێی ئینگۆژوەر بگرم چاڕوانی Battlefield دەکەی یان Call of Duty دەکەی لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسە ئەپدەیتێکی نوێ لە بۆ PlayStation 5 لە هەفتەی ڕابردوو بەردەستخرا بە ناوی ئەپدەیتی 21.02 کە زۆر تایبەتمەندی نوێ لە بۆ PlayStation 5 زیاد دەکات و دەستکاری زۆرشتی دەکات کە پێشتر نەمانتوانین دەستکاری بکەین وە لە هەمووشی گرنگتر ئێستا دەتوانی SSD-ی نوێ یاخود زیاتر لە بۆ کۆنسۆڵەکە زیاد بکەیت واتە ئێستا دەتوانی هاردی
هاردنا بەڵام دڵم هارد بەڵام مەسەڵم SSD لێ دڵم هاردەوە تێبگەن هاردێکی خۆی گەورەتر بکە یاخود باشتری بکەیت خۆی هاردی PlayStation 5 826 گیگابایتە تەنیا 600 گیگابایتە لە بۆ تو بەردەستە لەو 600 هەندێکی یەکسەر لە سیستم ترتیبات شت دەیبە هەشت یعنی زیاتر لە 200 گیگا لە بۆ سیستمی دەڕکاتە 400 گیگابایتە کتێ لە بۆ ئەو یاریەکان سەیف بکەیت یاریەکانی ئێستا زۆر قەبارەیان گەورەیە بۆ پێویست بچیە بە هارد درایڤە هارد درایڤش ناتوانانی چکە خێراییەکەی کەمە تۆ ناتوانانی یاریەکانی پلی 5 لەسەر هارد درایڤ یاری پێ بکەیت تەنیا تاین لەسەر زەخیرە بکەیت بۆیە دەبێت علاجی تو چییە دانانی SSD کە بە ناوی M.2 SSD کە نرخیان هەرزان نیە بەڵام ئێستا دەتوانین لە شوێنی تایبەتی خۆیان M.2 تێبخەیت بۆ 1 تێرابایت تەنانەت سۆین تاوەکو 6 تێرابایت دەتوانانی SSD زیاد بکەیت بە کەیف خۆت ئیشیان پێ بکەیت و هەمان خێراییش دەداتە PlayStation 5ەکە تاوەکو 4 تێرابایت دەتوانانی SSD-کی خۆت بەرز بکەیت بە ئارزوی خۆت یاریەکان دابنی بەڵام PCIe 4.0 بیتن خێراییەکەش لە 550 مگابایت پر سکند زیاتر بی نەکەمتر ئەگەر ناکار ناکە نابێت 250 گیگابایت کەمتر بی و لە 4 زیاتر بی جگەلەوەش چەندین بابەتی دیکە لە بۆ PlayStation 5 زیاد کرێت بۆ مەسەڵە توانی 3D ئۆدیۆ لە بۆ تەلەڤیزیۆنەکەی خۆت زیاد بکەیت و لە سیستەمی PlayStation-ەکە دەستکاری بکەیت و زیادی بکەیت و ئێستا زۆر بە ئاسانتر دەتوانیم یاریەکانی پلی 4 و پلی 5 لێک جیاب بکەیتەوە لیبڵەکیان لەسەرە دەنووسرایی بەڕەشی نووسرایە پلی 4 PS4 و یاریەکە ڤێژنی پلی 5 دەنووسرە PS5 تەنانەت PS3 و PS2 شمان هەیە و دەتوانی ڤێژنی پلی 4 یاریەکان دیلێت بکەیت تەنیا ڤێژنی پلی 5 داڵۆن کە پێشتر دەبێت هەردووچی داڵۆن دەبوو یەک دەسڕیەوە تەنیا یەک دەما ئێستا مەسەڵەن من یاریەکە ڤێژنی هەردووچیم هەبی تەنیا ڤێژنی پلی 5 داڵۆن دەکەم نەک پلی 4ەکەش وابی هاردم زۆر پڕ نەبتەوە و دەتوانین دەستکاری هەندێک شتی دیکەش بکەیت لەناو سیستەمی ترۆفی ئەو شتانە زیاد کرد بەڵام مهمترینیان هەر ئەوانەیە و ئێستا لە بە هەموو یوزەرانی PlayStation 5 بەردەستە ئەو کەسانی کە PlayStation 5 یان بەردەوامی پێە لەوانەیە هەز نەکەن کە ئەپدەیت جویتو لە بەروی بەخۆی لە باگراوند ئەپدەیت دەکاتەوە ئینستۆڵیش دەکە بێت و ئاگاشت لێبی ئەگە بەرداوام لەسەر سلیپی دانێ بۆ منە یاخود دەیکوژێنیتەوە هەروە ئەپدەیتێکی نوێ لە بۆ PlayStation 4ش بەردەستە لەگە PlayStation 5 بێگومان بێکەوە تێدا دەتوانین ڕاستەوخۆ لە ڕێگەی مۆبایلتەوە بێناو سیستەمی PlayStation 4 و PlayStation 5ەکە تەنانەت ئەگەر لەسەیەک هێڵی وایفاژ نەبن تۆ دەتوانی مەسەلەن فاستینچی مۆبایلەکەی خۆت شاشەی مۆبایلەکەی خۆت بکەیتە شاشەیەکی PlayStation ئەگەر لە دەرەوەی ماڵیش بی PlayStation-ەکە دەڕێگەی بێ کۆنتترۆل بکەیتەوە توانی یاری بکە گە دەستکێکی کۆنتترۆلەری لەگەڵ کۆنێکت کارزانە من داخل کردو زۆر خێرانیە لەبەرەوەی ئینتەرنێت کورتری کوشتان زۆر سەری نیە بەڵام دەتوانی شتێکی لەو بابەتە ئەنجام بدەیت هدفۆنێکی ڕەنجی ڕەش لە هەمان هیدفۆنەکەی PlayStation 5 ئاشکراکە تەنیا ڕەنجی ڕەشە هیچ ماسفاتی تەنیا ڕەنجی ڕەشە چۆن دوال سێنسی ڕەنجی ڕەشمان بینی وەروە ڕەنجی سووریشمان بینی لەگەڵ ڕەنگە سپیەکەی FIFA 22 شتێکی نوێی تێدایە نوێنێت دەتوانین بڵێن پێشترێش هەی بوو بەڵام ماوەیەک نیان هێش ئێستا دەیهینەوە پێی دەوترێت پریڤیو پاک واتەکە تۆ دەتوێت قمارێکی بکڕی لێ پێی دەرێت قمارۆبینەی کڕن کاتەکە پاکەچی دەکڕی پێشتر لەوانەیە کە پاکەت دەکڕی نەدەزانانی و پاکە چی تێدا ئێستا دەزانی تقریباً چی تێدا پێت دەڵێ ئەوە خراپترین یاریزانی و پاکە دەبی ئەوش باشترین یاریزانی و پاکە واتە لەوەندە یاریزانی دەرناچی جا دەتوانی بڕیا بدەیت ئایا ئەو پاکەت دەوێت یاخود ناتەوێت ئەو پاکەی ئەو یاریزانێت تو دەوێت لەنا ئەو یاریزانانەیە یاخود نا واتە پێشوەختە دەتوانی بڕیاری خۆت بدەیت ئەوش هەنگاوەکی باشترە لەوەی کات و پاکەچی بکڕی هیچ لێسەنزانی $20 پێ بدەیت $5 پێ بدەیت لە ناکاو شتێک لە دەسیلانە زۆر بەدڵت نەبی لە مقابلەیەک لە هەفتەی ڕابردوو لە یەک لە چەناڵەکانی یوتیوب ئەنجامدا گەنجێک ئەنجام دەکا پێم سەیر بوو 100,000 سبسکرایبی هەبوو بەڵام توانی هەم کۆری بارڕۆک هەم ئێرک ئەل ویلیامسی دەرهێنەری نوێی God of War ڕاگنەرۆکی بێک و کۆکاتەوە لە مقابلەکە من سەیری تای مقابلەکەم کە نزیکی 15-20 خولەکێک بوو چەند زانیاریش نوێ لەسەر God of War یاشکرا بوو ئەو قسەکانی دیکە کە هەمووی دەنگۆیە بێگومان بەڵام ئەو قسانەیە کە من دەیکەم فەرمیە واتە ئێستا فەرمیە دەنگۆ نیە کە دەنگۆی پێدەن دەڵێن دەنگۆیە بەڵام ئێستا قسانی دەیکەم فەرمیە ئێرک ویلیامز لەگەڵ کۆری بارڵۆک بە فەرمی ڕایانگەیاندکەوە کریتۆس حرەکە و وەربات جوڵەی زۆر زیاتری دەبی لە بۆ بلید ئۆف کەیاسەکەی کە ئەو جارەتیدایە لە بەشی ڕابردوو کاتە دووشم شێرەکەی بلیدز ئۆف کەیاس بەدەست دەینیم لە ناوەڕاستی یاریەکەی و تا کۆتاییەکەی هەندێک جوڵە بەدەست دەنی بەڵام هەموو جوڵەکان نابتەوە یانیش ئەو جوڵانەی کە دایان نابوو پێڕانەگەیشتە داینێن بۆی هەر هەمووی بەکار ناینن واتە چەند جوڵەیەکیان دانایە تەنیا توانین ئەوەندە بکەیت بەڵام لە بەشی ئەو جارە لەبەرەوەی لە بیدایەتی یاریەکە و بلیدز ئۆف کەیاست پێە کۆری بارلۆگ و ئێرک ویلیام دەڵێن جوڵەی نوێمان زیاد کردیەوە جوڵە کۆنەکانیش ماوە بەڵام جوڵەی نوێشمان زیاد کردیە تەنانەت زۆربەی جوڵە کلاسیکەکان کە لە بەشەکانی پێشووی God of War هەبوو کاتێک کە لە گریچی بوو لە ئەفسانەی یۆنانی بوو ئەوانە هینایتەوە دەیانەوێت لەو یاریەی تاقیب بکەنەوە و دەڵێن یاریەکە درێژ دەبی بەڵام زۆر درێژ نابی نازانین بزە
بچەند کاتژمێرە دەنگۆ هەیە کە چلبی بەڵام ئەوان باسییان نەکرد کە چەند کاتژمێرە جارێ دوایین یاریش دەبی بە فەرمی دووبارە ئاشیان کردەوە هۆکاری ئەوەش چییە کە دوایین یاری دەبی لەبەرچ دوایین یاری دەبی ئەو بەشە کۆتایی پێدێ ئەو ساگای گادوڤاری وەت ئەو دویاری کۆتایی بە نۆرز مەثاڵۆجی دەنی لەبەر ئەوەیە کەەوە کۆڕی بارلۆگ وتی نامانەوێت 15 ساڵ لە یەک چیرۆک ببینێنەوە لەبەرچ دەڵێن 15 ساڵ 5 ساڵی ویست تاوەکو گادوڤار یەک بەرهەمات 5 ساڵی دیکەی ویست تاوەکو گادوڤار دوو بەرهەمات 5 ساڵی دیکەی دەوێت تاوەکو گادوڤار سێ بەرهەم دێ واتە 15 ساڵ لە یەک چیرۆک دەبینێنەوە نانەوێت هیچ گەیمەرێک 15 ساڵ چاوەڕوانی یەک چیرۆک بی یاخود 15 ساڵ لەناو یەک چیرۆک بی دەیانەوێت دوو یاری یاخود ئەگەر بتوانین یاری لە میثۆلۆژی جیاواز تاقیکەنەوە بێگومان پرسیاری ئەوەشان لێکرێت کە ئایا دەستنە مصر یاخودنا وتیان ئێمە هیچ سێک ناکەین جارێ نازانین بەڵام بەپێی ئەو دەنگویانەی کە هەیە وە کاتی خۆشی ویستویانە پێش گادوڤار ڕاگنەڕۆ پێش گادوڤاری 2010 ویستویانە بستنە میسر بێگومانین لەوەی دەزانین لەوەی کەوا دەستنە مصر ئەو جارە میثۆلۆژی مصری تاقی دەکەنەوە ئەفسانەکانی مصر جا لە پاشەوی دەستنە ئەفسانەی دیکە لەوانەیە سینیش تاقیکەنەوە یاخود یابانیش تاقیکەنەوە بۆیەش دەنگۆیەکی یەکجار گەورە هەیە کە دەڵێن گادوڤار 3 یاخود گادوڤاری پاش ڕاگنەڕۆکی کە دەنگۆ هەیە لە 2026 بوا بکرێتەوە لەبەرەی بە پێ قسەکی کۆڕی بارلۆگبی کە 5 ساڵیان پێویستە لە بۆ گادوڤارەکی تەواو نوێ کاتە لە 2026 گادوڤارێکی تەواو نوێ دەبینین و من بە بڕوای خۆم بۆ چوونی من وایە 100% دەچینە مصری کۆن لەگەڵ فیرعونەکان و ئامون و ئەوانە شەڕ دەکەین کە من یەکجار چاوەڕوانم لەبەرەوەی یەکجار خۆشە میثۆلۆژی مصری ئەگەر تاوە کەستە نازان و ئاگدار نین میثۆلۆژی مصری هاوڕێیان شتی وا خۆش نییە بۆ سفایتەکان جوان دەبی دنیاەکە هەمووی سەحرایە و سەرنجاکێشە و هەڕەمی تێدایە و کارکتەرەکان زۆر سەرنجاکێشن و کریتۆسیش لەو جەوەی زۆر جوانە ڕاستە پێشتە چوینە ناو مصر کریتۆس لە کۆمیکەکان چوتە ناو مصر بەڵام لە کۆمیکەکان تەنیا یەک بۆ سپایتی گەورەمان هەیە خۆیەکانی دیکەمانیان دەنگویەکی گەورەشەیەکەوە ئەو کچە کە ناوەکەی لێ بکردێتە ئەو کچەکە لە بۆ ترۆیدەرەکەی زیاد کرایەت ئەوە لە ناو چیرۆکەکانی نۆرز مەثۆلۆژی کەنای پرۆگاباڵای شتێکی وایە لە چیرۆکانی نۆرز مەثۆلۆژی ئەوەندەی لەسەر دەزانم یا لەسەرم خینتەوە دەبتە خێزانی لۆکی واتە دەبتە ژنی ئەیتریەسی لەداهاتوو ئەو کچە لەناو ئەو یاریەی وەکو کەسێکی ڕەشپێز دانرێە بێگومان مصریەکان زۆربیان ڕەشپێز بووینە لە سەردەمی فیرعونەکان سپی پێستانە بەڵام زۆربیان ڕەشپێز نن جا دەنگۆیە نوێیەکە لەسەر ئەوەیەکەوە ئەو ئافرەتە دەبتە لینچی ئەوەی کریتۆس و ئەیتریەس بباتە مصر واتە لەو یاریە مەحاڵە کریتۆس بمری پێکەوە بیان باتە مصر و لەوێش چیرۆکەکە تاقیکەنەوە و من دێمەوە سەر ئەو بیرۆکەی پێشتری خۆم کە کریتۆس زیوس و خێزانی ڕابردی خۆی لەناو دنیای ڕوحەکانی مصر دەبینتەوە لەوانەیە لەوێشتێکی زۆر سەنجات شەبی لێش دەڵێن لە کۆتایی ئەو یاری سوپرایزێکی گەورە هەیە ئەوەی قساکانی ئاخری کە کردم دەنگۆیە ڕاستینە لەگەڵ هەندێک بیرۆکی خۆم بەڵام ئەو قسەکانی سەرەتا کە کردم فەرمیە ومە بەسشمەوە بوو ئاگداری نوێترین زانیاریەکانمە لەسەر یاری گادوڤار ڕاگنەڕۆک هەفتانە لە چەناڵی ژیر وەروە لە بەرنامەی سفرێک ژیری بۆ کەسانی حەزیان لە فیلمەکانی شێرلۆک هۆڵمسە یاخود زنجیرە شێرلۆک هۆڵمس یاریەکی نوێی شێرلۆک هۆڵمس بە فەرمی بڵاو دەکرێتەوە بە ناوی شێرلۆک هۆڵمس چاپتر 1 چاپتر 1 یاخود چاپتر یەکەم بەشی یەکەم یەو یاری بەردەست دەبیتن لەسەر پلیستیشن 4 پلیستیشن 5 Xbox One و سیریەس و PC یارێکی کامێرەکە سێمە تەنیا لێکۆڵینەوەی شەڕشتی زۆر کەم تێدا زیاتر لێکۆڵینەوەی دەتێکتیڤە تۆ دەبی لێکۆڵینەوە بکەی وەکو کەسێکە شێرلۆک ئیشی چیە لێکۆڵینەوەی دەبی کلوەکان بەدەست بینی واتە لێرە بەڵگەک تاوەکو کیسێک ئیلاج بکەی و چارەسەری بکەی یا سەنجاتش دیارە زۆر باوەڕم بەو ستودیۆی نییە کە بەناوی فڕۆگوێرسە ستودیۆیان نازانم چی پێشیان چیە زۆر لەسەر نەخوێندیتەوە نرخی یاریەکەش گرانە کە 44 دلارت لە بۆ یەک چاپتەری بەڵام ئایا چاپتەرەکانی دیکە بە فری دەبن یاخودنا هێشتا شتێک نازانم لەو هەفتەیە دەنگۆیەکی زۆر سەرنجاکێش لەسەر ستودیۆی کوانتیک دریم بڵاو کرایەوە کە دەڵێن عەقدیان کردی لەگەڵ کۆمپانیای دیزنی تاوەکو یاریەکی ستار وۆرز لەسەر ستایلی خۆیان دروست بکەن ستودیۆی کوانتیک دریم ئەگەر نیان ناسن خاوەنی یاریەکانی هێڤی ڕین بیان تو سۆڵ وەروانوێترین یاریشان دیترۆیت بکەم هیومن لەگەڵ چەندین یاری دیکەی ناوازیان هەبووە لەبەرچە دڵخۆشم ئەگەر بێت و ئەو ستودیۆ یاریێکی ستار وۆرز دروست بکات دەمێت لەسەر ستایلی دیترۆیت بیکەم هیومنی دروستی بکەن کە زۆر سەرنجاکێش دەبی بەڕاستی دوای ئەوەی کە EA عقدی تایبەتی لەگەڵ دیزنی و لوکس فیلم لەدەستدا لە بۆ یاریەکانی ستار وۆرز ئێستا زیاتر دڵخۆشم لەبەرەوەی EA بە تەنیا ناتوانانی یاریشی ناوازی ستار وۆرزمانە بۆ دروست بکات ڕاستە یاریان دروست کردیە بۆ ستار وۆرز جدای فالن ئۆردەریان زۆر نایە بوو بەڵام بەگشتی دووسێ یاری ستار وۆرزمانە من حەز دەکەم هەموو ساڵی ستار وۆرزش بکەم بەڵام ستار وۆرزێک لەگەڵ یوبیسۆفتی لە بەرەمێنانە یەکەچیان دەڵێن دەنگویەکێ لەگەڵ پلیستیشن لە بەرەمێنابی یەکەچیش ئەو جارە لەگەڵ کوانتیک دریم لە بەرەمێنانە زۆر دڵخۆشم و زۆر چاوەڕوانی یاریی نوێی ستار وۆرز دەکەم بۆ کەسانی کە لە کوردستانیش هیوایەتیان ستار وۆرزە زۆر چاوەڕوان دەنگویەکی نوێ هەیە لەسەر ئەوەی کەوا ڤێژنی 500 گیگەبایتی ئەکسپانشنی
Xbox Series X بەردەست بخرێ یاخود Series S بەردەست بخرێ لەلایەن سێگەیت تاوەکو ئێستا یەک ڤێرژنی SSD-ی زیادەی یاخود SSD زیادەکانی ناو Xboxی Series X و S بەردەست خستی ئەویش 1 تێرابایتەکە نرخیشی گرانن $120 دیارە دەیانەوێ ڕکابەری سۆنی بکەن کە سۆنی ئەکسپانشنەکەی خۆی دایتە چەندین کۆمپانیا لە بۆ دروست دەکەن بەڵام Xbox تەنیا سێگەیت لەویان دروست دەکاتن هەواڵەکی فەرمی هەیە کە زۆر گەیمەری گران تریزمۆی پێیان خۆش نەبوو لەو هەفتەیە گران تریزمۆ 7 یاری نوێیەکەی پلیستیشنی کە بڕیار لە مانجی سێ بزان بڵاو بکرێتەوە ئەو یاری ڕاست سینگل پلیری هەیە واتە چیرۆکی هەیە بەڵام چیرۆکەشی هەر دەبی ئینتەرنێت بەکاربینی و ناتوانانی بەبێ ئینتەرنێت یاریەکە ئەنجام هەر بدەیت هۆکارەکەشی بۆی دەگەڕێتەوە کات دیڤلۆپەرەکان دەڵێن بۆ ئەوەیە کە نایانەوێت هیچ گەیمەرێک سەیڤ فایڵەکان هاک بکە یاخود ئۆتۆمبیل بە شێوەیە غێر قانونی بینتە ناو یاریەکەی یان ئەسکارێکی سیستماتیکەکەی بکەن دایانەوێت بە ئۆنلاین بی تەنیا لە ڕێگەی ئۆنلاین بتوانین سەیڤ داتایەکانی خۆت سەیڤ بکەی بیخێنە کلاودی یان بیخێنە پلیستیشن بەڵام مین گرینگە تۆ دەبی ئینتەرنێتە بین یاریەکە تەخکێ زۆر گەیمەر پێیان خۆش بوو زۆرش پێیان ناخۆشە نازانم ئەنگۆڕ ئیتانسیە کەسێ ئینتەرنێتی هینەبی یاخود ئینتەرنێت لەگەڵ پلیستیشنەکەی تاقی نکاتەوە لە کۆمنت دەمێت بۆچوونی ئێوە لە کۆمنت بزانم دەنگۆیەکی نوێ هەیە لەسەر یاریەکی نوێی Call of Duty نەک 2022 بەڵکو 2023 22مان هەیە سەباس دەکەم بەڵام 2023 دەنگۆی زۆر گەورە هەیە کە تۆم هێدەرسن لە تویتەری بڵای کردی کە لە لیکەرە هەرە گەورەکانی Call of Duty بەگشتی هەموو یاریەکان بەڵام بۆ Call of Duty زۆربەی کات ئەو کابرای قسەکانی ڕازەچوە دەڵێ ڤێژنی 2023 Call of Duty دەڵێت تقریبان بە شێوەیەکی زانستی خەیاڵی دەبی واتە دەستە داهاتوێکی دوور بەڵام زۆریش نا بەڵام دوور واتە دەڵێ ڕاکردن بەسەر دیواری تێدا نابی بەڵام چەک و ئەسلی حوچرۆکەی بە شێوەیەکی داهاتویانە دەبێت Call of Duty Vanguard هاتەوە جەنگی جیهانی دووەم Modern Warfare هاتەوە جەنگی ئێستا بەڵام زۆر خەڵک Call of Duty Modern Warfare 2 ریمیکی دەکەن هەرچەندە تازە ریماستەریان کردیتەوە بەڵام زۆر خەڵک داوا دەکەن ریمیک بکرێتەوە یاخود Black Ops 2 Black Ops 3 Black Ops 1 ئەوانە ریمیک بکرێتەوە بەڵام Activision لەوانە هیچیان لەو کارانە نەکات تەنانەت دەنگۆ هەیە کە ڤێژنی 2022 Call of Duty شکریان بێتەوە ئێستا یان داهاتوو باز بکەنەوە من پێم وایە خۆم Call of Duty پێویستە ئیسراحەتێکی بکە ساڵێک 2 ساڵ نەبی ئینجا بێتەوە بە شێوەیەکی گەورە و زەبەلا لەبەرەوەی ڕاستە Call of Duty Vanguard چیرۆکی هەیە بەڵام گەیمەرێکی زۆر نابینم پەم بن یاخود حەزیان لە زۆر یاریە بیتن چکە بە بڕای من Vanguard بێتایەکەم تاقی کردەوە Early Access تاقی کردەوە و Open بێتایەکەش تاقی کردەوە هیچ فەرقێکی گەورەی پێ ناکەم لەگەڵ Call of Duty Black Ops یاخود Modern Warfare تەنیا سکینێکی جەنگی جیهانی دویم پێوێ ئەگەرنا لە جەنگی جیهانی دووەم هیچ سیلاحێک نەبە بتوانین ئەتاچمنتی پێوەکەی هەرچەندە دەتوانین بڵێنەوە یاریە خەیاڵیە دەتوانین هەموو شتەکەن زابی تاوەکو گەیمپڵی خۆشبی بەڵام وەک واقع نییە Call of Duty بۆی ناسرەیە یاریەکانی کە باشی جەنگی جیهانی دوم دەکات چەک وەستیەکانی وەک واقع هیچ چەکەی جەنگی جیهانی دوم لە مێژوودا نەبووە ئەتاچمنتی پێوەکەی سکوپی لێزەری پێوەکەی شتی وانەوە لە جەنگی جیهانی دوم بەڵام ئەو یاری Call of Duty Vanguard کە من هیچ ساڕوانی ئەو یاریە ناکەم پێم Battlefield نوێ زۆر تەکنۆلۆژیا بابەتی نوێ زیاتری تێدا بەکارهاتێت لە Call of Duty بەڵام لەوانەش غەڵەت بووم با یاریەکە ببینم من هەردووشیان هەر تاقی دەکەم 100% ئەو کاتی بۆچوونی خۆمە تەواوی لەسەر دێر دەبڕم بۆ گەیمەرانی Call of Duty Mobile ئێستا ئابدێتێکی نوێ بەردەست لەوانێ زۆر بەشتان تاقیتان کردە بۆ کەسانی کە تاقییان نەکردیتەوە ماپی بلاکاوتی Black Ops 4 هاتە ناو Call of Duty Mobile ئێستا لە بەخۆتان توان تاقیکەنەوە دوایین هەواڵیش تقریبا هەواڵ نیە ڤیدیۆش زۆر سەنجاچێشە یوتیوبەرێک بڵای کردەوە من لە یوتیوب بینیم ڕۆژان ئەوە دەڕۆیشتم دیتم یاری Assassin's Creed Valhalla ستۆپ کردێ لەسەر شوێنێکی سینکرایزەکەی ڕاوەستایە 132 کاژمێری ناو یاریەکەی بە تایم لاپسێک تەسویر کردی خۆ ریکۆرد کردی کە ڤیدیۆکی زۆر سەرنجاتێشە زۆر جوان لە دیسکریپشن دایدێنم لە خۆتان توانن بچن سەیری بکەن خۆشەویستانم زۆر ساڵ بۆ سەیرکردنی بەرنامە سفرێکژیری هیوادارم هەر باش بن هەر تەندروست بن هەر هەواداری ڤیدیۆ یاریەکان بن پێم وانیە لە یوتیوبی کوردی لە بەرنامە سفرێکژیری باشترمان هەبی زۆربەی هەواڵەکانی ئەو هەفتەیەم باسکردن ڕاستە هەواڵی زیاتر هەیە بەڵام ناتوان نامێ بەرنامەکەم نیو سەعات لە قەدەرچی هەوڵ دەدەم هەفتانە لە 20 دقیقە 25 تەنانەت 30 خولەکیش تاوی هەواڵەکانی هەفتتان پێ بڵێم سوپاسان دەکەم گەر بۆ پشتگیریکردن دوگمێ لایک دابگرن هیوادارم ئەو هەفتەیەش ئێوەی خۆشەویست ڕۆشنبیر ببوونەوە وەکو خۆم کە چۆن ڕۆشنبیر دەبمەوە ڕۆژانە سەیری هەواڵەکان دەکەم تا ئەڵقەیەکی دیکە هەفتەیەکی دیکە بەخواتان سپێرم خواتان دەگەم